سڵاوی خواتان لێبێ کۆمەڵی دادگەری ئەمجارە بەشداری خولی شەشەمی پەرلەمان دەکات بە کۆمەڵێک کاندید بە دروشمی ڕایەندەگرین بۆ ڕاگررتنی هەموو ئەو نادادی و هەموو ئەو گەندەڵکاریانی کە لە خولەکانی پێشووتردا و لە ماوەی پێشووتردا گەلی کوردستان و هەوڵاتانی هەرێمی کوردستان بینیان بێگومان ئەمەش لە ڕێگەی ئەو نوێنەرانی کە دینیرێتە پەرلەمان و ئەو کاندیدانی کە ئێستا خۆیان بربژێر کردووە و بچکرد لەناو ئەو کاندیدانش کە هەیە کۆمەڵێک خانممان هەیە کە دەیانەوێ نوێنەرایەتی ئەو پارێزگا و ئەو ناوچانە بکەن کە کاندیدن لێوەی و بتوان ڕۆڵێک ببین لە پەرلەمانە هاتوونەتە لای خاتوشیلان کە کاندیدا لە بازنەی پارێزگای هەولێر و هاتوونەتە خزمەتیان بۆی کە زیاتر ئەزمون و توانای ئەو بێەوە ئاشنا بکەین خاتوشیلان سڵای خوات لێوێ خوشحاڵ بووم خاتوشیلان با بناسین و بشزانین کاندیدی ژمارە چەنە منای خۆی بەخشن میرەوان بەخێر سەرچاوان من شیلام عەبدوڵڵا سدیقم لە 1989 لە شارۆچکەی تەیناڵی بە قەزای بازیان لە پارێزگای سلێمانی لەدایک بوومە خوێندنی سەرەتاییم لە قوتابخانەی جگەر خوێن بووە و ئامادەی و ناوەندی و ئامادەیشم لەوە نەوشەی تێکەڵاو تەواو کردووە هەروەها زانکۆشم لە زانکۆی چەرم و بەکالۆرسم بەدەست هێناوە لە پەروەردەی بەشی کوردی لە پەروەردەی بەشی کوردی کاروباری ڕۆژانە چۆن بەسەرەبێت چونکە ئێستا کاری حیزبیش ئەەکەی چەندێک کاتت دانا بۆ ئەو کارانی ئەنجامێدەی لە ڕۆژەکەت باڵە من شەر و خانمێکی دیکە کاروباری ڕۆژانم بەڕێوە دەبم لە کاروباری ماڵەوەیدا بڵێ منداڵم هەیە بە خێیان دەکەم و ئەوە سەرەکیەکەیە بەڵێ وە کۆی کە ئێستا منش بڵێ یەکێکم لە کاندیدەکان کە لە بازنەی هەولێر کاندیدم ڕۆژانە دەرچوونمان دەبێت سەردانەکانمان دەبێت لەخوای بەزیاد وێشتە سەردان و بە سەرکردنەوەکانشمان گەرموگۆڕ و بە شێوەیەکی گەرموگۆڕ لەگەڵی دەڕۆین و هەروەها سەردانی ئەو مەڵبەندانش دەکەنکەوە سیمینار و کۆڕی تێدا دەکرێت یاخود بانگێشمان دەکەن کەوتەیەکمان هەبێت و یان کۆبوونەوە و کۆنفرانسی کۆبوونەوە و کۆنفرانسێکیان هەبێت تێدا بەشدار دەبین خاتوشیلان باسێک لە خێزانەکەت بکەیت چەند منداڵت هەیە بەڵێ من پێشەوەی بێمە لە ئەو پرسیارازان بووکی هەولێریانی خۆت خەڵکی سلێمانی بڵێ بەڵێ خۆم خەڵکی سلێمانیم بەڵام بوومەتە بووکی هەولێریان وەلەو بازنەی کە دیدام تەنها کاندیدیشم کە هیچ کە سوکارێکی خۆمی تێدا نییە زۆر قورسە بۆ تۆ ئەرێ وڵات تەنها ماڵە غەزورانم بڵێ لێرەیە پشتم بۆ ئەقایمە وانش ماڵە ناوابێ زۆر پشتگیری بکەن کەواتە ئەبێ خزمەکانی سلێمانی دەنگ بن بە کاندیدا ئافرەتەکانی سلێمانی وەڵای ئینشاءڵڵا دەنگیان هەر بۆ لیستی کۆمەڵی دادگەریە بێ هەستت چۆنە ناخۆش نییە؟ وڵای الحەمدولله ئەوانەی کە هاتمە ناو عایلە بەڕێزەوە کە هەمویان لەناو کۆمەڵی دادگەریە بوونە بڵێ بە هاوسەریشمەوە هەمویان پشتگیری منیان کردو و جگە لەوانیش چەندان کەسی در هەیە لە خوشکان لە برایان لە مەڵبەندەکان هەمویان پشتگیری منیان کردو نیان هێرتەوە پاڵپشتێکی باش بوو پاڵپشتێکی بەردەوامی منن کێ بە تایبەتی پشتگیری تەکە؟ هاوسەرەکەم ماڵە غەزورانم بە تایبەتی لە هەموو کاروبارەکانمان پشتگیری مەکەن و یەکێکی لەوانەی تریش منیرەخان کە بەرپرسی ئەنجومەنی خوشکانە ئەوش زۆر پشتوپەلای سەلامەت بی هەروەها بەرپرسی مەڵبەندی دەوروبەر دکتۆر مەهدی کاک خەلیل کە ئەمانە ستافێکن بەڕاستی هەمویان لە مەڵبەندی دەوروبەر سەلامەت بی بەناویان و سپاس دەکەم هەمویان پشتگیری و پاڵپشتی تەواوی منن تەنانەت لە خۆکاندید بوونەکەشمە خودی خۆم حەزم لێی نەبوو هەر ئەو جەماعەتە وایان لێ کردم کە بتوانم بەرەو پێشەوە بڕۆم و خۆم کاندید بکەم پشتگیریەکی باشە خاتوشیلان دەستپێکی کاری سیاسیت لە کێکەوە یان چۆن بوو؟ بەڵێ من لەو کاتی کە زەواجم کرد لە 2014 بۆ 2015 بە زەواج هاتمە هەولێر ماڵە غەزوران و هاوسەرشم لەناو کۆمەڵی دادگەریە بوون هەمویان بە شێوەیەکی بەردەوام چۆن ئەڵێ وەک یەکە بوون لە دامەزرێنەری کۆمەڵ منیش کە هاتم لە ڕێی ئەوانەوە کەوتما و خێزانە بەڕێزەوە منش لە ڕێگەی ئەوانە پەیوەندی بە کۆمەڵی دادگەریەوە کرد و بەردەوام لەگەڵیاندا بوومە سەرەتا بووم بە ئەندامی ئەنجومەن دواتر ماوەیەک بووم بە کارگێڕی پەروەردە و بانگەواز هەتا ماوەیەک لەو پلەیەدا مامەوانێ دوای ئەوەش بە حەز و ویستی خۆم گۆڕیتم بووم بە کارگێڕی ڕاگەیاندن و تا ئێستاش بەردەوام لە کارگێڕی ڕاگەیاندنە لە ئەنجومەنی خوشکان بەردەوام ئیشکارەکانتان لە ئەنجومەنە بەڵێ بەڵێ ئیشکارەکان پێکەوە سەرداری ئەنجومەن بکەین ئینشاءڵڵا زۆر باشە لەوێ درێژە بە گفتوگەکانمانە بەڵێ کۆبنەشتەکانمان لێ فەرموو
خان هاتینە ئێرە کاروباری حیزب لێرە ئەکەن ئەم بینایە چەند لۆگۆیەکی پێوەیە ئێوە لێرە ئیش و کارتان چییە؟ بەڵێ ئەم بینایکە بۆی هاتینەمە مەڵبەندی دەوروبەرە کە ئێمە کۆبوونەوەکانمان هەبێ واتە لە سنووری هەولێر بەڵێ لە ناو شارانی زۆر ئێمە دەرەوەی شارین ئەمە مەڵبەندی دەوروبەرە کە کۆبوونەوەکانمان لێرە دەکەینە و کار و چالاکیانی هەمان بدەین لێرە لە مەڵبەند یان خود سیمینارێک بکەین دەین لێرەکەین بەڵام ئەگەر کۆبوونەوەیەکی جەماوەری بکەین زۆربەی ئەوە دەبن بۆ هۆڵی ڕاستی بۆ ناو شار چکە لێرە بیناکەمان بەو ڕادەیە گەورە نێت تا بڵێن لێرە بیکەین ئەنجامی بدەین و هەر لەم بینایشدا بۆ ئەمانەی دەوروبەرین تەلەبەمان هەیە کە خولی قورآن خوێندنی تێدایە خولی پەروەردەیی تێدایە فێربوونی خولی پەروەردەی بۆ منداڵان کە لە هاوینان دەکرێتەوە تەنانەت کاتێ مەکتەبیش دەکرێتەوانێ ڕۆژانی شەممان کە مەکتەب نییە پشووە تەلەبەکانمان بڵی دێنە ئێرە و بەردەوامن لە خولە پەروەردەیەکان و خولی قورآن خوێندندا کە لێرە دەکرێتەوە بووە. باشە سوودی ئەم وانە پەروەردەیانە کە ئێوە چالاکی جیاواز لەم بینایە ئەنجام دەدەن چییە؟ بەڵێ لێرەدا ئێمە چەندی چالاکیمان هەیە چالاکی جۆرەجۆری تێدا ئەنجام دەدەین یەکێک لەوانە کە زۆر مەبەستمان و ئێمە جەختی لەسەر دەکەینەوە خولی پەروەردەیە کە تەواوی گریەکی تەواومان پێدا و لێرەدا و ساڵانە ئێمە خولە پەروەردەی هەموو ساڵێک بەردەوامی. شیلان خان لایەنی سیاسی زۆر گرنگە لە کۆمەلگایە بە تایبەتیش حیزبێکی وەکو کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا هێندە متمانی خەڵکی بەدەستهێناوە کە خەڵک ئیتر متمانی خۆیانی پێ ببەخشن و لە داهاتوودا نوێنەرەکانی خزمەت بە گەلوونەتەوەی خۆیان بکەن. هەر لە ڕابردووشتا دەبینین کۆمەڵی دادگەری لە ناو جەماوەردا وجودی هەبووە و لە سەرانسەری کوردستاندا متمانی تەواوی خۆی هەبووە. و تەنانەت ئێستاش دەبینین ساڵ بە ساڵ دەتوانم بڵم دەنگدان بە دەنگدان کۆمەڵی دادگەری پشت و پەنای زیاتر بۆ لە هاوڵاتیان یعنی خەڵک لەوە ڕاهاتووە کەوا چەندی ساڵە لایەنە سیاسەکان وەکو پێویست نەبوونەوە بەدەم هاوڵاتیان و دەبینین چەندی قەیرانی دارایی لە کوردستاندا ڕووی داوە ئینشاڵڵا و ئومێدواریشین لەم دەنگدانەدا کە جەماوەر زیاتر جەخت لەسەرەوە بکاتوانێ و بەرەو دەنگدان بڕۆن و دەنگی خۆیان بدەن ئینشاڵڵا لایەنە ئیسلامیەکان تاقی بکەنەوە. بەڕستان وەکو ئەزمموی کاری ڕێکخراوەی وەکو ئەو ئەزممونەی کە هەسان بووە تا چندێک لەناو هاوڵاتیانە بوون و بە معانات و خەمی ئەوان ئەزانن کە بۆ ئەوی سبێنێ داکۆکی کاری باش بوون لەوان. بەڵێ بێگومان ئێمە کامیشە لەناو کۆمەڵی جەماوەردا بووینە و هەروەکو خودی کۆمەڵی دادگەریش دەبینیکەوە بەردەوام لەناو جەماوەراندا دەبینی چەندین ڕێکخراومان هەیە کە خێرخوازیەکان لەوانە بەخشین کە نمونەیەکی زۆر جوانی بە کوردستان بەخشیەوە بەبێ جیاوازی توانیوێتی لەسەر تاسەری کوردستاندا بەبێ جیاوازی هاوکارەکان بگەینەتە دەستی هەژاران و کەم دەرامەتان کە ئەمە بۆ ئێمە شانازیەکە یان لە ڕابردە چەندین کار و پیشەی جوان کراوە کە کۆمەڵی دادگەری هەستاوە پێی بە ئەنجامدانی ئەمانە هەموو شانازیەکە بۆ ئێمە نازیشی پێوە دەکەین. دەستخۆش و شیلان خان سپاس دەکەین ئێمە ئێرەمان بینی گەر لە وێزگەیەکی ترە درێژە بە گفتوگۆکانمان بێ سپاس دەکەم. شیلان خان ئێوەکو کاندیدی ژمارەدە لەسەر لیستی 140 کۆمەڵی دادگەری کۆمەڵێک ئامانجتان هەیە لە کاندید بوونتان لەوەی کە لە داهاتوو داگەر متمانی خەڵک بەدەست بهێنن ئەو کار و پلانانە چین؟ بەڵێ وەکو کاندیدێک لە بازنەی هەولێر ئینشاءڵڵا گەر متمانی دەنگدەران بەدەست بێنم لە بازنەی هەولێردا ئەوە داکۆکی کاری تەواوی مافەکانی هاوڵاتیان دەبم و هەروەها تەواوی داکۆکی کار دەبمە دیفاعکارێک لە مافی ئافرەتان بەڕاستی مافی ئافرەتان زۆر لە کۆمەلگەی ئێمەدا پشتگوێ خراوە من وەکو ئافرەتێکی گەنج ئینشاءڵڵا دیفاع لە تەواوی مافەکانی ئافرەتان دەکەم ئەگەر بتوانم متمانیان بەدەست بێنم هەروەها داکۆکی کار دەبم لە تەواوی چین و تۆژەکانی کۆمەڵگەی کوردەواری بەگشتی لە سەرانسەری کوردستاندا بە جیاوازی. شیلان خان وەکو خۆتان کە ئەزمونتان هەیە خاوەنی بڕوانە من بەڵام لەگەڵ ئەوەشدا تەسەوزامدانە مزراون ڕەنگە زیاتر هەست بە معاناتی وانە بێژان ئەو دەرچوەدانە مزراوانە بکەن کێسا لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆرن پلانت هەیە بە تایبەتی بۆوان؟ بەڵێ من خۆم وەکو گەنجێکی دانەمەزراو کە لە 2014 بە 15ەوە تەخەڕوجم کردو تا ئێستا دانەمەزراوم چەندان گەنجی تر کە دوای من خوێندنیان تەواو کردو بوو هیوای بوونە کە دامەزرێن دەبینین دامەزراندن لەسەر تاپای کوردستاندا نەماوە بەڕاستی ئەمە کەلێنێکی زۆر گەورەیە لە پەروەردەدا لە سیستەمی پەروەردەدا بۆیە ئەگەر بتوانم متمانی دەنگدەران بەدەست بێنم ئینشاءڵڵا دەبمە داکۆکی کاری مافەکانی دەتوانین دانەمەزراویش.
بۆ خانمێک قورسە کاری سیاسی یان بۆشتی کە من خانمان و هیچ ڕێگریەک هەیە کە وابکە خانمان نتوانن ئەو هەنگاوە بنێن و لە ناوەندەکانی بڕیاردا بن. بەڵێ گەر بێتە سەر بابی ئافرەتان دەبینی ئافرەتان لەم ڕۆژگاری ئێمەدا چۆن دەڵی کاتێک دێنە دەرەوانێ ئەرکیان قورسترە لە ماڵیشان لەسەرە کە ئەمە لە چاو پیاواندا دەتوانین بڵێن ئەرکیان قورسترە بەڵام ئێمە ئافرەت ئەگەر بمانەوێ دڵسۆزیمان بۆ کارەکە بێ یاخود بمانە بینە کاری سیاسیەوە دەتوانین هاوسەنگێک دروستکەین لەو بینەدا بتوانین بە شێوەیەک هاوسەنگی دروستکەین هەم بتوانین لە ماڵەوە کاروبارەکان بەڕێوەبەرین و هەم لە کاری سیاسیدا بەشداری بکەین کە ئەمە بەڕای من زۆر گرنگە بۆ ئافرەت. ڕووداوێکی خۆشیان ناخۆشەیە لێرە بۆمان بگێڕیتەوە بکەین بە پرسیارێک لێرە کیوە بڵێم بەسرم نهاتووکەوە بەڵام هەندێک جار کەم بڵێم کە دەڕۆمە کاری سیاسیوانە دەڕۆم ئەوەی کەم ناڵەکان جێدێن لە ماڵەوە تۆزێ قەنابێ لەگەڵ خۆتە بەخۆی کەم زۆر بۆ شوێنێک کە بزانم کۆبوونەوەیکی گشتی بەویان کۆبوونەوەی ئەوە بڵم کە نابێ مناڵ ببرێ ئەوانە نابێن بەس بۆ کۆبوونەوەکانی تر ڕاستی دەیەک هەر خەمی لای مناڵەکە. شیلان خان کۆتا پەیامەت بۆ دەنگدەران بۆ دەبێ متمانی خۆیان بەخشنە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری و لە نێویشیانە بە نمونە شیلان خان. بەڵێ ئینشاڵڵ ئەگەر من بتوانم متمانەی دەنگدەران بەدەست بێنم لە بازنەی هەولێر کە کاندیدم لەسەر لیستی کۆمەڵ بە ژمارەدا ئەگەر بتوانم ئەو متمانەی پارێزگای هەولێر بەدەست بێنم پارێزگای هەولێر و دەوروبەریشێتی کە دەگرێتەوانێ ئەوە ئینشاڵڵ لە پەرلەمان دەبینێت پەرلەمان دەکەنە سەکۆیەک بۆ داکۆکردن لە مافخوراوان لە ڕەوشی بەرزی کۆمەڵگەی کوردەواری بەومێدی ئەوەی کە ئینشاڵڵ بتوانین ئەم کۆمەڵگەیەمان بەرەو جوانتر و ئاقارێکی جوانتر بەرین. سپاس دەکەین هاتینە هەولێر تۆمان بینی ئەزیزان بەم شێوازە زمانی ئەم خانمەکاندی دەشمان بۆ گواستنەوە ئومێد دەکەین کە ئێوەش کەسانی شایستە هەڵبژێرن لە ڕێگەی ئەم چاوپێکەوتنانە خواتان لەگەڵ.